ئەسڵی ئەوەی کە ئێستا لە بەغدا دەگوزارێ و لە عێراق بەگشتی سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە میانەی بەشداریکردنی لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی ئاسمانی پەیام تیشکی خستە سەر خۆپیشاندانەکانی عێراق و لێکەوتەکانی لەسەر عێراق و هەرێم. ئەسڵی ئەوەی کە ئێستا لە بەغدا دەگوزارێ و لە عێراق بەگشتی ململانەیەکی تند و لە مێژینەی نێوان مقتەدا سەدر و نووری مالیکیە. ئەمەش ڕیشەکەیە گەڕێتەوە بۆ کاتێک کە نووری مالیکی سەرۆک وەزیران بووە و شەڕی سوپای مەهدی مقتەدا سەدری کردووە و ئەمە دواتر لە ناو دەسەڵاتە جگە لە شەڕی سوپای مەهدی جۆرێک لە بەریەککەوتنیان هەبووە و چەند جارێک محاولەی دادگایی مالیکیان کردووە بە تۆمەتی ئەوەی کە مەلەفی گەورەی مالی و دارایی لەسەرە. هەردووکیان ترسیان لە یەک هەیە. سۆران عومەر پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ڕایگەیاند سەدرەکان ناچنە سەر ئەنجومەنی وەزیران کە لەگەڵ پەرلەمان تەنها یەک دیواریان لە نێواندایە. بەهۆیەوەی سەرۆکی دیوانی ئەنجومەن لە خۆیانە وتیشی سەدرەکان 300 پۆستی باڵایان لە عێراق هەیە کە لە گەندەڵترین وەزارەتەکان بوون و خۆپیشاندانەکانیان بۆ مافەکانی خەڵک نییە. خۆپیشاندانی ئێستەی عێراق بەرامبەر بە حکوومەتی ئایندەیە کە هێشتا پێک نەهاتووە، بەرامبەر بە حکوومەتی ئێستا نییە، بەرامبەر بە حکوومەتی ئایندەیە کە پێک نەهاتووە. واتە وەکو خۆپیشاندانی سریلانکا نییە بچنە سەر کۆشکی سەرۆک وەزیران و هەڵبێت و ڕابکە. خۆپیشاندانێکە بۆ ئەوەی کە ئەوەی ئێستا کاندیدە بۆ سەرۆک وەزیران حکوومەت پێک نەهێنێ، ئەوانەی کە حکوومەت پێکەهێنن حکوومەت پێک نەهێنن. لەبارەی کاریگەری خۆپیشاندانەکانیش لەسەر هەرێم سۆران عومەر وتی هاوڵاتیانی هەرێم دۆخیان لە هاوڵاتیانی عێراق خراپترە و ئەوەی لە عێراقیش هەیە گەر لە هەرێم بووایە سەدان کەسیان دەکوشت. پریشتی ئەو گۆڕانکاری و ئەو ناڕەزایەتیانە بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر هەرێمی کوردستانە بێ. ئێمەش لە هەرێمی کوردستان وازەحە ژیان و گوزەرانی خەڵک معاشەکەشی نییە. ناڕەزایەتی خەڵک و داوای ماف لە هەموو جێگایە کارێکی زەرور و گرنگە. لە هەرێم نەخێر مقتەدا سەدرمان نییە بڵێ خەڵکینە وەرنە دەرەوە نوێش بکەن، وەرنە دەرەوە بڕۆن بۆ سەر ئەنجومەنی وەزیران بۆ سەر پەرلەمان. باشە نیمانە باش. واتە لە هەرێمی کوردستان هیچ سەرکردەیەک نییە کە ئەوەندە کاریزمی و کاریگەر بێ پێشەوایەتی خەڵک بکە، خەڵک بڵێ گیانم فیداکەم ئەگەر ئەم سەرکردەیە پێم بڵێ بڕۆ بابکوژرەی بابکوژرێم. ئێمە لە هەرێمی کوردستان ئەو جۆرە سەرکردەمان نییە. گینا خەڵکی ئێمە ئیستیعدادی هەیە لە پێناوی گۆڕانکاریە ئەگەر سەرکردەیەکی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە ئامادە بێ پێشی خەڵک بکەوێ ئەویش ئامادەیە قوربانی بدا. بەڵام هیچ هێز و سەرکردەیەک ئامادە نەبێ خاوەندارێتی بکە. ئێستا بۆ لە ناو پەرلەمانچیان بوێیکەن کەس ناوێرێ ڕێیان لێ بگرێ، چکە هێزێگەیە خاوەندارێتی ئەو خەڵکاکە و دیفاعیان لێکە. بەڵام خەڵکە بینێ بچێتە سەرجادە دوو بەرد بوەشێنێ هەموو حیزبەکان بەیانی لەسەر دەرەکەن. ئێمە لەگەڵ کاری گێرە شێوێنی نین. ئێخۆ ناڕەزایەتی و شۆڕش و ڕاپەڕین و خۆپیشاندان هەر بە گوڵ ناکرێ، بە بەریەکەوتنی شەکرێ، بە بەردوەشاندنی شەکرێ، بە قوربانیدانی شەکرێ.